لا هەفتەی سیانزەی خولی نایابی کوردستان یانەی چوارقوڕنا لە یاریگای خۆیدا میوانداری دەربەندیخانی کرد و هەردوو لە بەبێ گۆڵ یەکسان بوون. لا گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. گێمی یەکەم بەبێ گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هات. لا گێمی دووەمدا بە هەمان شێوە هەردوو لە هەوڵی تۆمارکردنی گۆڵ و یەکلاییکردنەوەی یاریەکەیان دەدا لا بەرژەوەندی خۆیاندا، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو تا کۆتایی یاریەکە بەم شێوەیە مایەوە و هەردوو لە یەکسان بوون بەبێ گۆڵ. بەداخەوە ئامادەکاریەکی باشمان کرد بۆ ئەم یاریەکە لە ناو خاک و هەندەرانی خۆماندا بوو کە پێویستمان بوو سێ خاڵەکە بین تاکو بینەوە پلەی سێم لە ڕزبەندی پلەنایەکانی کوردستان، بەڵام بەداخەوە یاریشی ئازبەرز بوو تیبی بەرامبەر تیپەشی بەهێزە کە چەندین ساڵە ئەزمموی هەیە لە نایبی کوردستان، بۆیە ئاسان نەبوو چەند هەلێکی گۆڵکردنمان لەدەستدا، بەڵام خاڵەکیش عیبی نییە. سپاس بەخوا چوارقوڕنەی فەقەیەکی زۆر چاکە توانیمان لە ساحەی چوارقوڕنا لە ئەو هەندەرە زۆرە بەڕاستی نەتیجەیەکی چاک بوو. ئێمە چەند لە کۆتاییەکانی یاریەکە چەند فرسەیەکی محققی گۆڵمان فەوتان، بە سپاس بەخوا لە یاریزانەکان ڕازی ئینشەڵا بۆ یاریەکانی تر کێشەی گەورەی ئەمە کێشەی فەوتانیە و فرسانەیە بتوانین ئەوانە چاکەین ئینشەڵا لە قۆناغی دووەمە بتوانین تاویزی ئەو ئەختانە بکەین کە لە مەرحەلەیەکە کردومان ئینشەڵا ئەنجامی باشە بێت. دوای گەڕانەوە و ئەنجامدانی یاریەکانی لە یاریگای خۆیاندا یانەی چوارقوڕنا لە یاریگای خۆیدا پاڵپشت بە هەندەرانی ئاستێکی باشیان پێشکەش کردووە، بەڵام ئەمڕۆ لە یاریگای خۆیاندا لەگەڵ دەربەندیخان بەبێ گۆڵ یەکسان بوون. بەم ئەنجامەش چوارقوڕنا کۆی خاڵەکانی کردا 16 خاڵ و بە هەمان شێوە دەربەندیخانیش کۆی خاڵەکانی کردا 16 خاڵ لە خولی نایابی کوردستان. لا ناحیەی چوارقوڕنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.